ئاوەدانکردنەوە ڕێگەیەکی قورس و درێژخایەن دەبێت بۆ وڵاتێکی وەک عێراق لە پاش شەڕە خوێناوی و وێرانکاریەکانی داعش ئەمەش بەبێ یارمەتی کۆمەڵگەی نێونەتەوەیی ناکرێت. ئەو هاوکاریانە بەڕێخستن دەبێت لە نێوان حکوومەتی کۆماری عێراق و کۆمەلگای نێونەتەوەییدا بێگومان میکانیزمیش هەن میکانیزم لەسەر بنچینەی دەستپاچی و دڵسۆزی بۆ ئاوادانکردنەوەی وڵاتەکە. ئەم پرۆسەی ئاوادانکردنەوەیە داراییەکی زۆریشی دەوێت هەرتەنها بۆ نۆژەنکردنەوە و دروستکردنی باڵەخانەکان نییە بەڵکو بۆ هێنانە ئارای سەقامگیری کۆمەڵایەتیشە لە عێراقدا. عێراق دارایی دەستبەجێی دەوێت هەم بۆ ئاوادانکردنەوە و هێنانە ئارا و پاراستنی سەقامگیری کۆمەڵایەتیش تا ئاوارەکانیش بتوانن بگەڕێنەوە زێدەی خۆیان بەشێکی گرنگی پرۆسەی ئاوادانکردنەوە سەقامگیریە کۆمەڵایەتیەکەیە. بەڵام پرسیارە سەرەکیەکە لەوەدایە چۆن ئەو سەقامگیریە کۆمەڵایەتیە دێتە ئاراوە لە کاتێکدا خەڵک بە گومانێکی زۆرەوە دەڕواننە زۆرێک لەو یاسا و ڕێسایانەی دەسەپێنرێت بەسەریانە کە بنەمای ئاینیان هەیە یاساکانی ئەنجومەنی پارێزگای شاری کەربەلا بە نمونە. ئەم جۆرە یاسانەی بە ناوی ئاین و دادەڕێژنێن زۆر بەداخەوە جیاوازێکی ئەو تۆی لەگەڵ ئایدۆلۆژیای داعشدانیە کە زۆرێک لە ناوچەکانی عێراقی داگیر کردووە. ئەو یاسایی ئەنجومەنی پارێزگای کەربەلا پەسەندی کردووە گەلێک شتی قەدەغە کردووە لەوانە نمایشکردنی جلوبەرجی ژنانە و تەنانەت گوێگرتنیش لە موزیک. کاتێک گوێ لە میوزیک دەگرم ئەوە ئازادی خۆمە و کەس ناتوانێت ڕێم لێ بگرێت چونکە زیانم لە کەس نەداوە. قانون قودسیەت کەربەلا یاسای بە پیرۆزکردنی کەربەلا یاسایەکی دژی ئازادیەکانە و کاریگەری دەکاتە سەر بژێوی ژیانمان و ئەم ئیشەی ئێمەش هیچ پەیوەندێکی بە ئازادیەوە نییە. لە پەرلەمانی عێراقیشدا بەرنووسی یاسایەک پێشنیاز کرا و پەسەندیش کرا تیایدا ڕەوایی دراوە بە مارەبڕینی کچانی تەمەن 9 ساڵ ئەو بەرنووسەش لەسەر بنەمای ئاینی بووە. شارەزا لەو بڕوایەدان عێراق پێویستی بە هەنگاوی زیاترە. ئێستا عێراق پێویستی بە مەشق و ڕاهێنانی لەشکری نییە بەڵکو پێویستی بە نەهێشتن و ڕەوانەوەی کاریگەرین ئەو ڕێکخراوە تۆندڕەوانەیە کە هەرگیز لە بەرژەوەندیمان نابێت. زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان عێراق بە ئاراستەی دەوڵەتی تایفەییدا دەڕوە هەر بۆیشە نۆژەنکردنەوە و دروستکردنی باڵەخانەکان نابنە نیشانەیەک بۆ ئاوادانکردنەوە ئەگەر بێت و بەها بەرزەکانی مرۆڤایەتی و دیموکراسی بەرز ڕانەگیرێن.